لای مەریوان حەسەن لە کەلار. مەریوان، نوێترین زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان لە کەلار چییە و ئایا ئەمڕۆ لە کەلار داوامی ئاسایی خوێندنگاکان دەستی پێکردوتەوە؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا ئەمڕۆ سەرباری خۆپیشاندانەکان لە سنووری گەرمیان کە لەلایەن مامۆستایانەوە بەردەوامی هەبوو ئەمڕۆ لە ناحەی ڕزگاری لە کۆی 17 قوتابخانە لە سنوورەکەدا 14 قوتابخانەیان دەوامی تێدا کراوە. ئەمەش پێشتر پێشوەختە هەندێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان ڕێککەوتون کە لە ناحەی ڕزگاری سەر بە قەزای کەلار دەوامی ئاسایی لە خوێنگاکاندا بەردەوام بێ. ئەم خوێننگایی کە ئێمە لەین قوتابخانەی ئاسۆی بنەڕەتیە لە ناحەی ڕزگاری کە لەو شوێنە 1000 خوێندکاری هەیە، ئەو ژمارە خوێندکاری کە ئیبینێن لە ناو گۆڕەپانی قوتابخانەکە وەستاون بەڕیز ئەمڕۆ دەوامی ئاساییان کردووە لە کاتێکدا لە ماوەی 18 ڕۆژی ڕابردووە لە هیچ قوتابخانەیەکی سنوورەکەدا دەوام نەکراوە. ئەمەوێ ئەوەش بڵێم جگەل لە سنووری لە ناحەی ڕزگاری لە ناو قەزای کەلاریشدا باخچەیەکی ساوایانی نمونەیی و قوتابخانەیەکی نێودەوڵەتیش هەیە کە هەردوو قوتابخانەکە ئەمڕۆ دەوامی ئاسایی و لە سەرەتای دەوامەوە تا ئێستا دەوامی ئاساییان تێدا کراوە. ئێستا بۆ زانیاری زیاتر من پێم خۆشە بەڕێوەبەری ئەو قوتابخانەی کە لێین لەسەر بابەتی دەستپێکردنەوەی دەوام کە ئەمان پێشەوانەی مامۆستایانی تر بایکۆتی خۆپیشاندانەکانیان کردو و خۆپیشاندانیان هەڵبساردووە لە نزیکەوە قسەی مامۆستا ئەگەر هەربکێشی ئەمڕۆ ئێوە دەوامی ئاسایی لە قوتابخانەکە دەستی پێ کرد، بەشداری خۆپیشاندانەکانتان نەکرد، بۆ ئەم بڕیارەتان داوایەوە؟ زۆر بەخێر بێن بۆ قوتابخانەکەمان بە ناوی قوتابخانەی ئاسۆی بنەڕەتیەوە. ئێمە وەک مامۆستایانی قوتابخانەی ئاسۆی بنەڕەتی دوای ڕوونبوونەوەمان لەسەر بایکۆتکردنی خوێندن و بەردەوامبوونی بایکۆتەکە بۆمان دەرکەوت کە ئەمە ئەنجامی بەتایبەتی بۆ خوێندکاران هۆکارێکی سەرەکیە کە ئەمساڵ لەوانەیە لەلایەن یونسکۆ بێتە هۆکاری حسابکردنی کەوتن بۆ زۆربەی خوێندکارەکانمانەیە بە شێوەیەکی ئام بۆیە بڕیارماندا و هەستکردن بە مەسئولیات لە بەرامبەر ئەو خوێندکارانەی کە بۆ نمونە ئێمە لە پۆلیەکی بنەڕەتی هەتاکو پۆلی نۆمان هەیە 200 خوێندکاری پۆلی نۆمان هەیە. ئەم خوێندکارانە هیچ زربێکیان نییە لە مۆزع، هیچ تاوانێکیان نییە. بۆیە بڕیارمان بە گوێرەی ڕێنمایی ئەگەر لە ماوەی ئەوەنە ڕۆژا بڵێن یونسکۆ ماوەیەکی دیاریکراوی هەیە بۆ داوام نەکردن بە ساڵی کەوتۆ ژماریکە بەپێی ڕێکخراوی یونسکۆ لە ماوەی 45 ڕۆژە ئەگەر بێت و لە پارێزگای داوام بایکۆت بکرێەوە ئەو ساڵە بەکەوت و ئەژمارەکرێ. ئەمەش ئێمە بۆیە بڕیارماندا چیترواز بێرین لە بایکۆتکردن. بەڕاستی من خۆمێکێکم لەو کەسانەی کە بەشداری بایکۆتەکەم کردووە هەوڵم بۆدا، بەڵام ئەم هەلێشە دێن ئەم حکومەتە خەوتووە بەشکم بتوانێت ئاگا بێتەوە کەوا تا ئێستاش کۆمەڵی مامۆسا دڵسۆزیان بۆ پەروەردە هەیە. بواری پەروەردە بوارێکی پیرۆزە. ئێمە ئیشی ئێمە پەروەردە و فێرکردنە. بۆیە هەنگاوێکی گەورەمان نییە کە یەکەم قوتابخانەین لەم سنوورە. ئێوە لەلایەن خۆپیشاندەرانەوە ئەوانەی کە ئەمڕۆ بایکۆتی خۆپیشاندانەکانیان کردو ینی تۆمەتبارەکرێن بەوەی کە دەستی ترتان لە پشتە بەشداریتان نەکردو بایکۆتەکەتان بایکۆتی داوام نەکرداشکانی؟ وڵا ئێمە بە ئارەزوی خۆمان بەشداری بایکۆتمان کردە، ئێستاش هەر بە ئارەزوی خۆمان داوامان دەست پێ کردێتەوە. بڕیاری کۆتاییشمانداوە. ئێمە شەوی پێشوو لە زۆربەی بەڕێوەبەرەکانی قوتابخانەکانی ڕزگاریە کە نزیکەی 18 بەڕێوەبەر بوون بڕیاری داوامماندا جگە لە چەند بەڕێوەبەرێک و بڕیارماندا ئەمڕۆ وەک کۆبوونەوەیەکی مامۆسان وا بێکەوە لە ڕۆژی سێشەمەوە بەڕەسمی لە زۆر هەموو قوتابخانەکانی ڕزگاری جگە لە 2 قوتابخانە دەوام دەست پێ ئەەکەین و ئەم بڕیارەش لێرەوە ڕایگەێنم پەیوەندی بە هیچ کەسێکۆ نییە، تەنها پەیوەندی بە خودی بەڕێوەبەرەکانەوە هەیە کە هەستمان کردە بەوەی ئێمە ئەرکێکی گەورەها لە سەرشانمان و ئەم هەلێش دێنە حکومەتی هەرێمی کورسان ئەبێ بە تایبەتی وەزارەتی پەروەردە و حکومەت هەولێر نازانە بە شێوەیەک سەیری گەرمیان و سلێمانی و ناوچەکانی ئێمە ئەکا. ئێمەش هەمان مافمانەیە. ئەو داوانەی لە خۆپیشاندان و بایکۆتەکان کریا مافێکی ڕەوای مامۆسایە کە ئەمە ئەو مافەی کە ناوێ بە ئەو شێوە حەقێکی حکومەتی هەرێمی کورسانە کە تۆ لە ڕووی موچەوە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی قوتابخانەوە هاوکاری تۆ بێ، بەڵام ئەوەی زیاتر لە 17 بۆ 18 ڕۆژە ئێمە داواممان نەکردێ و لە لای خۆشمانەوە ئەمە هەنگاوێکە ئەینێن و داوەش لە زۆربەی کەسوکاری خوێندکارانەکەن خوێندکارەکانیان بنێرن بۆ قوتابخانە و بڕیارێکە دامانە هەتاک و یەک چاوەڕێی حکومەتی هەرێمی کورسان ئەەکەین ئەگەر بێت و لە ماوەی ئەم مدەی کە دیاری کرا حکومەتی هەرێم نەتوانێت لە ڕووی موچەوە موچەکان ڕاست کاتەوە لە ڕووی پەروەردەیەوە
شخصیاتی مامۆسایە بگەڕێنێتەوە ئێمە وەکو بەڕێوەبەر و یاریدەرە و مامۆسایان لەلایەن کەسوکاری خوێندکاران و بە چاوێکی ترۆ سێرمانەکرێت دەیان کەسوکاری خوێندکار هاتە بۆ قوتابخانە بە هەنێ وشەی بەکار هاوردە بەڕاستی دەستخۆشیان زۆر سپاس بۆ تۆش ئەمەوێ ئەوە بڵێم لە سنووری گەرمیاندا 360 قوتابخانەی بنەڕەتی و ئامادەی لە سنوورەکەدا هەیە و زیاتر لە 90,000 خوێندکاری ئامادەی و بنەڕەتی لە سنووری گەرمیاندا لە ئەم ساڵی خوێندندا بەردەوامن لەسەر خوێندن و 9,000 مامۆستاش بەپێی ئامارەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی گەرمیاندا هەیە ئەوە هەژدەمین ڕۆژە مامۆستایان بایکۆتی خوێندنیان کردووە لە 19مین ڕۆژە مامۆستایان بایکۆتیان کردووە ئەم ڕۆژ چواردە خوێندنگای ئامادەیی لە سنووری بنەڕەتی لە سنووری ناحەی ڕزگاری بایکۆتی داوامکردنیان شکاندۆ و دەستیان کردووە بە داوامی ئاسایی خۆیان و بەشداری خۆپیشاندانەکانیان نەکردووە. بەڵێ مەریوان حەسەن لەگەڵمان بووی.